سلااو لێبێ سڵاو لە تۆش ناو چییە؟ یەسنا یەسنا ئەو ناو خۆشەکەی ناوی یەسناگیان وەڵا باوکم باوکت زۆر خۆشەوێ ئەرۆڵە ئەو شتێ زۆر زۆر خۆشەوێ ئەرۆڵە. بۆیە ئەو ناوی لێ ناوی وایە زۆر بەڵێ. چاکە لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنجیت بەڵێ زیرەکی بەڵێ وەڵا لە چه دەرسێکا زۆر زیرەکی وڵای لە کوردی و عەرەبی و زانستە هەموو دەرسەکان هەموو دەرسەکە هەموو دەرسەکان ئافرین ئەم ساڵ یەکەمە بی ئینشاڵە ئینشاڵڵا ئای ئینشاڵڵا. ئافرین شتێکی خۆشم پێشکەشەکە یەسناگیان فەرمۆ لە ماڵی سمۆرە خانە دەقەی دەرگایە لە ماڵی سوارە خانە دەقەی دەرگایە دەقتەقتە من داپیرم ڕۆڵە جان کەم هێناوە کێکی جوان دەیبیکەنەوە بە قوربان نایکەینەوە ئەیتر نازان بەخوا بڕۆ ڕێیتەکە باستەکە نانایەتەوە دەرگاکە ناکەینەوە یەسناگیان دەست خۆش بێ شاینێ ئێستا منیش خەڵاتێک تێمێ مادەم گۆرانێکی خۆشی بوتم باشە خەڵاتێکم بەنێ دەچیت حەزت لە کنچاکی هەیە بەڵێ تۆ لە وەڵا کێسا چی کرد؟ براکەم زۆری حەسێ دە باشە خەمی براکەتدا وایە ئاها خوشک چۆنە خوشک هەر خەمی براکەیەتی دەبڕۆ لەگەڵ براکەت نان بخۆ باشە بە باش، قوربان باش. دەست خۆش سپاس بۆ گۆرانێکەت شاینێ حال لەگەڵ بەڵێ